سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش. هیوادارین لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن. ئەمڕۆ هەینی 31 خەرمانانی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 22 سەپتامبری 2023 زاینی. لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان زاین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردێڕەی گرنگترین هەواڵەکان. دانانی بازگەی پشکنین لەلایەن سوپای پاسەرانەوە لە شاری سنا، میلیتاریزەکردنی شارەکانی کوردستان لەلایەن هێزەکانی ڕژیم، ئازادی دوو چالاکوانی مەدەنی بەدانانی وەسێقا، بانکەشتی هوشیار بابایی بۆ ئیدارە ئیسلاحات، دەستبەسەرکردنی دوو هاوڵاتی لە شاری نەغەدا، هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر بنەماڵەی جەواد حەیدەری و دەستبەسەرکردنی زیاتر لە 600 ژن لە ئێران. درێژە هەواڵەکان. زانانی بازگەی پشکنین لەلایەن سوپای پاسەرانەوە لە شاری سنا. بەپێ هەواڵی گەیشتی و ڕۆژی پێنجشەممە 30 خەرمانان هێزەکانی ڕژیم لە حەسەناوای شاری سنا بازگەی پشکنینیان دانا. بۆ سێ هاوڵاتیان هێزانمیەکان لە شاری سنا لەگەڵ نزیک بوونەوە بە ساڕێتی گیانبەخشکردوانی شۆڕشی ژینا بازگەی پشکنینیان لە دەروازەی حەسەناوە کەمەربەندی 25 و زیندانی مرکزی فەیزاوە دانەوە و ئۆتۆمۆبیلی خەڵکیان بازرسی کردووە. بەو سێ هاوڵاتیان هەڵسوکەوتی هێزەکانی ڕژیم لەگەڵ خەڵک زۆر خراپبووە و هەندێک جار بێڕێزیان بە سەرنشینانی ماشینەکان کردووە. میلیتاریزەکردنی شارەکانی کوردستان لەلایەن هێزەکانی ڕژیم. ڕۆژی پێنجشەممە 30 خەرمانان هێزەمنیەکانی ڕژیم لە شارەکانی کوردستان بە تەواوەتی میلیتاریزە کرد. بە پێزانیاریەکان بەهۆی نزیک بوونەوە بە ساڕۆژی گیانبەخشکردنی قوربانیانی شۆڕشی ژنجیان ئازادی، هێزانمیەکانی ڕژیم بۆ چاودێری خەڵک ڕژانە نێو شارەکانی کوردستان و شارەکانیان بە تەواوەتی میلیتاریزە کرد. بە پێزانیاریەکان هێزە سەرکوتگەرەکانی حکوومەت لە دۆروبەری گۆڕستانەکان جێگیرکراون و ڕێگەیان نەداوە بنەماڵەی دادخوازان سەردانی گۆڵکۆی ڕۆڵەکانیان بکەن. ئازادی دوو چالاکوانی مەدەنی بەدانانی وەسێقا. ڕۆژی پێنجشەممە 30 مانگە خەرمانان سامان پاشایی و خالێد عەبدوڵڵا زادا چالاکوانی مەدەنی شاری سەقز بەدانانی بارەمتە ئازادکران. بە پێڕاپۆرسەکان سامان پاشایی چالاکوانی مەدەنی خەڵکی شاری سەقز دوای چەندین مانگ دەستبەسەرکردن بەزانانی بارەمتەی 5 ملیارد تمەنی لە زیندان ئازادکرا و لەلایەن بنەماڵە و خەڵکی ئازادی خوازی سەقزەوە پێشوازی گەرمی لێکرا. هەروەها خالێد عەبدوڵڵا زادا چالاکوانی مەدەنی خەڵکی شاری سەقز کە ماوەیەک لەوە بەردەست بەسەرکرا بوو بەزانانی بارەمتەی 3 ملیارد تمەنی ئازادکرا. بانکەشتی هوشیار بابایی بۆ ئیدارەی ئیسلاحاتی سنا. ڕۆژی پێنجشەممە 30 خەرمانان هوشیار بابایی ڕۆژنامەوانی خەڵکی شاری سنا لەلایەن پۆلیسی ئەمنیەتەوە بانکەشت و لێپرسینەوەی لێکرا. بە پێزانیاریەکان هێزەکانی پۆلیس هوشیار باباییان بۆ ئیدارەی ئیسلاحاتی شاری سنە بانکەش کردووە و دوای چەند کاتژمێر لێپرسینەوە لەسەر چالاکیەکانی لە بواری ڕۆژنامەوانی ناوبراویان ئازاد کردووە. دەستبەسەرکردنی دوو هاوڵاتی لە شاری نەغەدا. ڕۆژی پێنجشەممە 30 مانگە خەرمانان دوو هاوڵاتی خەڵکی شاری نەغەدا لەلایەن هێزەمنیەکانی ڕژیم دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیارە ڕاگوێزران. بەپێ هەواڵەکان دوو هاوڵاتی بناوەکانی کەریم کەریمانی و ئاسۆ کەریمیانی بەبێ هۆکارە لەلایەن هێزەمنیەکانی شاری نەغەدا دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیارە ڕاگوێزراون. جێگای ئاماژەیە کە تا بە ئێستا هیچ زانیاریەک لەبارەی دەستبەسەرکردنیەوە دوولاوە و شوێنی ڕاگیرانیان لە بەردەستانیە. هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر بنەماڵەی جەواد حەیدەری. ڕۆژی پێنجشەممە 30 مانگە خەرمانان هێزەمنیەکانی ڕژیم لە ساڵیادی گیانبەخشکردنی جەواد حەیدەری هێرشیان کردە سەر بنەماڵەکەی و خوشک و بنەماڵەکەیان ئازار و ئەشکەنجەدا. بە پێڕاپۆرسەکان جەواد حەیدەری کە ساڵی ڕابردوو لە ڕەوتی شۆڕشی ژنجیان ئازادی بە چەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم گیانی بەخت کردبوو، لە ساڵیادی گیانبەختکردنیدا هێزەکانی ڕژیم بە چەقەی هەوایی و گازی فرمێز ڕێژ هێرشیان کردە سەر بنەماڵەکەی و ئێستا باری تەندروستی ئەندامانی ئەو خێزانە ناجێگیرە. دەستبەسەرکردنی زیاتر لە 600 ژن لە ئێران.
لە 25 مانگی خەرمانان زیاتر لە 600 ژن لە شاری تاران دەست بەسەر و بۆ بەندیخانەی قەرچە گوازرانەوە. بەپێ راپۆرسەکان لە 25 مانگی خەرمانان ساڕۆژی گیانبەخشکردنی ژینا ئامینی و دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی زیاتر لە 600 ژن لە شارەکانی ئێران دەست بەسەر و ڕاگوێزی بەندیخانەی قەرچە کراون. جێگەی ئاماژەیە کە تا بە ئێستا چارەنووسی زۆربەی بەندکراوان بە ناڕوونی ماوەتەوە. ئامادەبوونی هێزەمنیەکانی ڕژیم لەسەر گۆڵکۆی گیانبەخشکردوانی شۆڕشی ژینە. ڕۆژی پێنجشەممە 30 مانگی خەرمانان هێزەمنیەکانی ڕژیم بۆ بەرگری لە مەراسمی گیانبەخشکردوانی شۆڕشی ژینە لەسەر گۆڵکۆی گیانبەخشکردوان حازر بوون. بەپێ راپۆرسەکان هێزەکانی ڕژیم بۆ بەرگری لە مەراسمی ساڵیادی گیانبەخشکردنی کاشاکەرەمی و مەهرزاد بێهنام ڕێگای چوون بۆ سەر مەزارەکانیان داخست. لەلایەکی دیکەوە لە مەراسمی ساڵیادی گیانبەخشکردنی موحسین قەیسەری هێزەکانی ڕژیم هێرشیان کردە سەر ئامادەبووانیەوە مەراسمە و دوو کەسیان لە بنەماڵەکەی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێست. ڕەفاندنی مەعسوومە قاسمیپور و زەینەب کازمی لەلایەن هێزەمنیەتەکان. ڕۆژی پێنجشەممە 30 مانگی خەرمانان هێزەمنیەکان مەعسوومە قاسمیپور و زەینەب کازمیانیان بەبێ بەڵگەی خەزایی دەست بەسەر کرد. بەپێ هەواڵەکان مەعسوومە کازمی ئەکسەری فیلم و شانۆ بەهۆی دانانی ستۆریەک لە ئەکاونتی شەخسی خۆی لەلایەن هێزەمنیەکانی ئامۆلەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. لەلایەکی دیکەوە زەینەب کازمی کە پێشتر بەهۆی لابردنی حجابی ئیجباری لە نێو جەلەسەی نیزام موهەندسی دەست بەسەر کرابوو. ڕۆژی پێنجشەممە ئەو چالاکە مەدەنیە بۆ جارێکی دیکە بەبێ هۆکار لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەر و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. دووە هەواڵ کوژران و برینداربوونی 16 کەس بەهۆی هێرشی رووسیا بۆ سەر ئۆکراین. ڕۆژی پێنجشەممە 30 مانگی خەرمانان لانیکەم 16 کەس بەهۆی هێرشی موشکی رووسیا بۆ سەر ئۆکراین کوژران و بریندار بوون. بەپێ راپۆرسەکان لە هێرشێکی موشکی لەلایەن رووسیاوە بۆ سەر ئۆکراین دوو کەس کوژران و بەلانیکەم 14 کەسی دیکەش بە سەختی بریندار بوون کە باری تەندروستیان ناجێگیرە. لەلایەکی دیکەوە بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی رووسیا بۆ سەر خاڵکی ئۆکراین زیاتر لە 5 کەس بریندار و دوو کەسی دیکەش گیانیان لەدەستا. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە.